بەچاوی خۆمانەی بینین 2 ساڵە لە سۆدان بە پیسترین شێوە مسلمانە کوژرێ لەوێ، هەر هەمووشی بە فیتی دەوڵەتی ئیمارات و ئەمیرە مەلعونەکەی لەعنەتی ئەڵڵای لێبێ. مسلمانی بێچەک ئەکوژن، مسلمانی مناڵ ژن پیر لە ماوەی 2 ڕۆژە 3000 کوژراوە، لە ماوەی 2 ڕۆژە 3000 کوژراوە لە ماوە. یعنی نازانم خەڵک ئاگای لێ نییە، وەکو بڵێ ئەمانە ئێکوا برامان خۆ، هەندێکیان برامان نەوانیان کە ئیماندارن، ئەمانە لە جەستەی ئێمەن. زۆر طەبیعی لەوانەیە لە هەواڵەکانی شاتاقەتمان نەبێ سەیریان بکەین، بە ئەنواع شێوە تەعذیب بدرێن و سوکایەتیان پێکرێ و ناموسیان هەتکەکرێوە کوژرێ. باشە و مسلمانانیش بێ ئاگان لێی، قەسەم بە ئەڵڵا لە هەر جێگایەکە مسلمانێ ناڕەحەت کرێتەوە بێ مەوقیف بی لەسەری، بێ مەوقیف بی لە ئاستی، هەمان شت بە خۆ دەکرێتەوە بەوە باجەکەیە دێ. و فەرمودەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ هەر ئیماندارێ لە هەر جێگایەکە سوکایەتی پێکرێت، تەعذیب بدرێ، بکوژرێ، ببڕێ، ناڕەحەت کرێ، ناموسی هەتک کرێ، مسلمانان سەری نەخەن، پشتیوانی نەکەن، ناڕەزایی دەرنەبڕن، فەرمێ ئیلا ئەو مسلمانانە خۆیان لە جێگایەکە هەمان شتیان پێکرێتەوە. وێ باجە دەینەوە ئەمەی ئەیبینین لە غەزە، لە سۆدان، لە هەر جێگایەکی تر لە ناو مسلمانانە کە پێیان ئەکرێ و ئەکوژرێن و تەصفیەکرێن و لە ناو ئەبرێن، بەڕاستی لە هیچ سەردەمێکا بوونی نەبووە. و سەیر لەوەیە کوشتاری مسلمانان کە لەم سەردەمەیە هاوشێوەی نەبووە لە هیچ سەردەمێکە، بێ مەوقیفی مسلمانانیش لەم سەردەمەیە هاوشێوەی نەبووە بەرامبەریان. باشە کە بچووکترین مەوقیف ئەزانن چییە؟ بزانی کە وایان لێکرێ. چەند کەس زانێ وایان لێکرێ، چەند کەس زانێ چیان لێکرێ؟ هەر نازانن. مازانی معنای چییە؟ معنای ئەوەیە تۆ گوێ بە توندترین بەشی ئیمانەکەت نادەی کە چییە؟ أوثق عرى الإيمان الحب في الله والبغض في الله والموالاة في الله والمعاداة في الله. هیچ نەبێ هەواڵیان بزانە، ئەنجا بزانە چه زوڵمێکیان لێکرێ، ئەنجا باسی کە ئەو ناڕەحەتیەی ئەوان با خەمی تۆ بێ، با قەضیەی تۆ بێ، ئەنجا لە عیبادەتەکان تاکە بەنهێنی ئەیکەی بە تایبەت لە شەونێژە هەستە دوعای خێریان بۆ بکە. خۆ بە ئەڵڵا قەسەم دوعاکە گەڕێتەوە بۆ خۆشە ئیسفادەی لێکەی. ئەمە جگە لەوەی ئیتر تۆ تا ئێرەت پێ ئەکرێ سەلماندت بەشێکی لەو جەستەی ئیماندارانە. ئەگەر ئەوە پێ ناکرێ، ئەوە تۆ سەلماندێ فەڕێ بەو جەستەی ئیمانەوە نییە، تۆ بەشێ نی لەوە، و تۆ برای هیچیان نیت. ئەی برای کەی؟ یعنی زۆر عەجایبە. جاری وا هەیە مشریکێ ملحیدێ کافرێ لەو پەڕی دنیا بە مردنی خۆی ئەمرێ، بەس دەبەرەوەی یاریزانە، ئەکتەرە، گۆرانی بێژە، فلیمسازە، بەناو زانایەکە لە زاناکانی فیزیا و کیمیا و بابەتەکانی تر، ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە پڕە بێ لە شیوەن و دوعای خێر بووی لەلایەن کێوە؟ بەچکەی مسلمانانە. بەڵام ئەوەی ئەکرێ بەم ڕۆژگارە بە مسلمانان هەر ئاگاشیان لێی نییە. لە کاتێکا لای ئەڵڵا سبحانه وتعالى نەعلێکی دڕاوی مناڵێکی سۆدان کە لەسەر ئیسلامەتی ئەکوژرێ، کە میلیشیاکانی دعمی سەریع لعنەتی ئەڵڵایان لێبێ بە یارمەتی و بە چەکی ئیمارات ئەیان کوژن و ئەڵڵاهو ئەکبەریشیان لەسەرەکەن. مناڵێکی گرتووە 30 ساڵای کوژێ بە فیشەک ئەڵڵاهو ئەکبەرەکات. ئەڵڵاهو ئەکبەر بۆچی ئەکەی؟ بۆچی ئەکەی؟ ئەتەوێت دین ناشرینکەی وا پیشانی بێتۆ بە ناوی ئیسلامەوەی کوژی کە هەروە ئەکرێ بەم ڕۆژگار، هەروە ئەکرێ و ئەکرێ بە ناوی ئیسلامیشەوە. وێ ئاگادار نەعلێکی ئەو مناڵە لای ئەڵڵا جەل جەلالوه هەزار بەو کافر و مشریکانە هێنێ کە بەم ڕۆژگارە مردارە بنە و تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بۆ پڕەکرێ بە کافر و مشریکی عەلمانیەتی وڵاتی خۆشمانەوە کە هەمان شتیان بۆ کرێ و شیوەنیان بۆ کرێ. ئەوان ئەولاترن تۆ پەیغەمبەر بی، ئەوان ئەولاترن تۆ پەرۆشیان بی و خۆشت بوێن، چونکە بەشێکن لە جەستەی خۆت بە فەرمودەی ڕەسوڵ الله صلی الله